محمد زیراترم سروی مجاری پروستین که پیشبینی چنه جوی بتایبەتی هر دو کاندیدان یا جی رکفتن آلیان سنی کو جوی وکشانا کاندیدی که امتر دنکی نای بتایبەتی سالم عیسی کادی رکفتن یا جینه جوی گراد دوام جبخ دای زیراتر و مجاری بحثکین برای از امیر دعمی شرازه یا سایپا که راستا خود بخ دای گل مدا برای از امیر گلک سپاس بوین که گل مدانه پیشبینی ها چت کن و بتایبەتیش جالیه یا سای و چه پرزگریکنینه جوی خو وکشاندنا سالم عیساوی جبوی گرا دوام ادی توا دنگن کو جبوی هر دو آلیان چون جبوی کراییم بچنو بتا سروکنیه پارلمان عراقی نعم تحية لك سيدي الكريم والله الصلاة والسلام الصلاة لإيوه بنيراني كردستان بسوار يعني أنا أعتقد من بيم وايا كرون كنو كي داد جيب على فيدرالي إما خصوصا أم قيراني كي استا تيدين سونك أو بريارة ياخد أو بريارة ولا يكل لان داد جيب على فيدرالي ودرس ولا صالي 2022 زورك لا ناروني لميكانيزمي هالبجادني سروكي برلمان هبو سونك بريارة كداليت كوبنود بستريت بزوريني رها سروك برلمان دياري دكرت أو دياري نكردو آية قريدوم دبيت ياخد نابد كواتا تاكو استا زورك لنا رونيو ليري لا بريالا كي داد جاب على فدرال دا هي آية داسنا قريدوم ياخد كوبنوية كي دي كدا كرت بو ما بس تتشان نروني هي بريالا داد هي ما نعرف برز دبيت نافا جواتا نرين عراقي دا بيك والي كرن اگر قرادوي يانجي حتى يا سيجي هبه حتى كو آلين سياسي بتايبتيش سني ريك كفن جوي هالبجارة ناصرو يعني هذا المفروض والمعروف أما أوي كدبوا ببيت أما أو داب ونريتيك بيسبو شويب وكاتك تكو دنجي رهات بدسينا دستقري دوام زورترين دنك بو كيبو وتكام كانديت زورترين دنك بدسينا يستبر الشعلان كريم وهو سالم عيساوي كزورترين دنك بدسينا كاميان بانزاكو يكي بدسينا ودبيت بسروكي برلماني عراق بلا امرون كنو كي داد جايب على فيدرالي ايما يخصوتا قيران و ايما يخصوتا اباردوخيك استا تيدهين برلمان استا او داوي اول داد جايب على فيدرالي دكات كايما بسينا قريدوم لهمان دانشتن ياخد دانشنكي دي كبكريت بو اوي دنگدان كوتاي بيبيتو السروكي كينو يهرب جوده كوتا مو بوتا جري نكسار السر باردوخكاي خرابتر کردووە کەواتە تاکو ئێستا بارودۆخەکە ڕوونیە چی بەسەر دێت بە کشانەوەی بەڕێز عیساویش دەبێت دیاری بکرێت ئایا لە هەمان دانیشتن دەبێت پەرلەمانی عێراق و ئەو دۆخەی کە لایەنە سیاسیەکانی تایە پێتان وایە ئەم شەو ئەم پرسیەک لای بکرێتەوە لە پەرلەمانی عێراق يعني حقيقة من يعني المضحك ڕاستەکەی ئەوەی کە مای گریان و پێکەینە لە هەمان کاتدا دوای 5 خۆلی پەرلەمان دوای 20 ساڵ تاکو ئێستاش چینی سیاسی عراقی پیاوی سیاسی نازانێت چۆن سەرۆکی پەرلەمان هەڵبژێرێت ئایا بە زۆرینی ڕەها یاخود بە پرسیارکردن لە پەرلەمانی لە دادگای باڵای فیدراڵی یاخود بە بەوەی کە ئێستا هەیە لەوێ دەگوزر بۆ من پێم وایە تاکو ئێستا شتەکان یەکلایی نەبوونێتەوە تەنانەت بە کشانەوەی سالم عیساویش هێشتا دیار نییە ئایا بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی جێبەجێ دەکەن ئایا دەچەن ڕاوای دادگای باڵای فیدراڵی دەهێنن یاخود شتێک دێنن کە لەگەڵ خۆیان دەگونجێت و دەیسازێنن بۆ من پێم وایە تاکو ئێستا شتێک دیار نییەوە یەکلاییش نەکراوەتەوە تاکو ئێستاش هیچ ڕووناکیەک و تروسکاییەک بۆ کۆتایی هێنان بەم بابەتە دیار نییە من پێم وایە دانیشتەکە دوا دەخرێت چونکە ئێستاوە کاتژمێر 11 تاکو ئێستا دیاری نەکراوە ئایا ئەنجومەنی نوێنەران دانیشتەکەی تەواو دەکات یاخود دوای دەخات زۆر باشە بەڕێز ئەمیر پێتان وانییە دەبێت لە دەرەوەی پەرلەمانە پرسیەک لای بکرێتەوە ڕێکەوتنی سیاسی بکرێت يعني هذا ما اعتدنا عليه ئەمە ئەو شتێک ئێمە پێ ڕاهاتوین هەمیشە وابووە لە بڕیارە سیاسەکانی عێراقدا کە کارتێکەری دەرەکی بڕیاری سیاسی بەدەستە چ لە حکومەت چ لە پەرلەمان بۆیە من بە دووری نابینم کارتێکەری دەرەکی مەوەسم دەرەوەی پەرلەمانە ئامجادە لە کۆتایی پێبهێنێت و چونکە پێکاتەکانی نێو پەرلەمان و سەرکردایەتەکان نەگەیشتوونەتە خاڵی ڕێککەوتن و بەگەیشتن بۆ چارەسەرکردنی ئەم گرێ و میکانیزمێک بۆ چارەسەرکردنی بۆ ڕەنگە بەڵێ کارتێکەری دەرەکی هەبێت
پشتی یعنی لادانا محمد حلبوسی جالیه دادگاه بلندا فدرالی و هین بینی ندی پست سرور که جوات نرن عراق دا تایبتی جی بریاره که حتی اگر نیاسایی جی با اگر دل آلین شیعه مذهب نبا صانهی ترین شی و حتی اگر ادی گرا دوام جی دا یعنی جی پرکفتنه که سیاسی جی کرایم به هل بجارتن دیساوی جی لابدن چکی هر او کسی اوی خود محمد حلبوسی جی دیو یارا پرزگری که پیوندی کرنه هبیت گل برئیس امریکا او شرازه سیاسی بغداد گل مدابو اگر پیوندی آمهات گریدان ودی سوی مجاره بحث کن برئیس امیر ما بستا من او بی یا بصانهی دیسان حتی اگر شیخ کرایم جهات هل بجارتن اگر دل آلین شیعه مذهب یانجی دادگاه بلندا فدرالی نبی ویجی بگورن يعني لا اعتقد ما يحدث نەخێر پێم وانە ئەوە ئێستا ڕوو دەدات ڕاستیەکەی شتێکە وەکو گوتمای گریان و پێکەنە لەمان کاتدا بەرەش شعلانکرەیەم ئەندام پەرلەمان بۆ لە خولەکانی پێشووتر لەم خۆلەوەش شتێکی نوێ نییە بۆ چینی سیاسی عراقی بەڵام ڕەنگە ئەمە یەکێک لە ئامرازەکانی دروستکردنی زۆرێک لە پشێوی بێت بۆ لایەنی سونی کە لەسەر حالبۆسی حسابە بە دیاری کراوی بەڵام ئەگەر هات و ئێمە بەم شێوازی پەراوەز خستن و دوورخستنەوە بەردەوامی لەسەر ئەم شێوازەوە ئێمە ناگەینە خاڵی بەیەک گەیشتن و ڕێککەوتن لە نێوان لایەنەکاندا من هیوادارم دوور بکەوینە لۆم بابەتە بەڕێ شعلانکرەیەم دیارە کە کێ پرۆفایلەکەی دیارە لە خولەکانی پێشتر ئەندام بووە من پێم وایە ئەمە یەکێک لەم ئامرازانەیە بله از پرسکدی بکم اگر کورتی برسوان ببدیش بر خرابی پیوندی جی تایبتی جی پشتی اگر هاتو هم حساب دانین شیخ شعلان هات هل بجارتن و که سروکی نوی پارلمان عراقی همان اجنده محمد حلبوسی بری دل سر بچه یانجی دی برنامه کنی جوی پریو برنا جواتان نرن عراقی یانجی ما بس مر کفتن این سیاسی هبت تشتکنی ام دی بینین چی همان او کس اوین یعنی محمد حلبوسی حست کرد در بچه تو رجاء که زور یا دنگاجی اینو يعني اولا السيد محمد الحلبوسي بەلا مشتێک بەڕێز محەممەد حەلبوسی بۆ مێژوو ئەو زۆر سەرکەوتوو بوو لە بەڕێوەبەرنی پەرلەمانی عراق و پەرلەمانی عراقی کردووە تەواوکەر بۆ حکوومەتی عراقی بۆیە ڕەنگە بەڕێز شعلانە کڕیمیش ڕێگەیەکی دیکەی هەبێت لە بەڕێوەبەرنی پەرلەمانی عراق بەڵام زۆر دوو نەکەوێتەوە لەو ڕێگەیەی کە کەسایەتی حەلبوسی هەیبوو لە کارکردنی پەرلەمانی و حکومی نەک ئەوەی کە بسێتە ژێر سێبەری حکوومەتەوە بەڵکو دەبێت تەواوکەر بێت بۆ حکوومەتی عراقی من پێشم وایە کەسایەتی بەڕێز شعلانەکراییم بە هەمان شێوێ تەواوکەر دەبێت بۆ حکوومەت لە ڕێگەی چاودێریکردن و یاسادانان نەک ببێت بە پاشکۆ بۆ حکوومەت بەڵێ بەڕێز ئەمیر دامی شارەزای سیاسی لە بەغداد و لەگەڵ مامووی سوپاس بۆ ئەمە دەبوون